قسەی من نییە قسەی خۆیانە ئەگەر پارەکە بۆ خۆیانە کاکە بڕۆ لە دەروی حیزبەکە بۆ خۆتان لەسەر پارە شەڕکەن ئەم حیزبە جوانە وانێ مەکە تکاتان لێکم من نەموت وە قسەی خۆیان ئەڵێ ئەمە لەسەر دەسەڵات و لەسەر پارەیە ئەمە لەسەر بیر و باوەڕ و فکر نییە برادەرینە و حەز دەکەم بزانن و بۆشتان دەسەلمێنم لە کۆنگرە من مەسوولی دەستگایەکی زۆر حەساسم زۆر بەڵگەم لایە هەندێک لەمانە عیبیان لەسەرەوە شتیان داوە بەدەستەوە زەختیان لە یەکتری لە هەلایەن هەندێک لایەن دەبێ ئەم وەزعە یەکێتی تێکدەن لەبەرەوەی لەگەڵ گۆڕان ئەم ڕێکەوتنە بکرێ باڵانسی هێز دووبارە لە مەنتیقەکە شێوازێکی تری لێدەیە بۆیە هەندێکیان خیانەت دەکەن لەم حیزبەون بە بەڵگە لە کۆنگرە دەیسەلمێنم ئێستا کاتی ئەوە نییە برادرینە بینیمان خەڵکی تر چی بەسەر هات لە شنگال نەیانتوانی شەرەف و کەرامەتی ژنەکانمان بپارێزن ئێستاش 3000 ژنی یەزیدی شەرەفیان کڕین و فرۆشتنی پێوەکرێت لە بازارەکانی ڕەقە و مووسڵ بەداخەوە ئێمە نەبووین خەڵکی تر بوو کە قسەی زل و بریقەداریان دەکرد نەیانتوانی پارێزگاریان لێ بکەن دڵنیام ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان لێوێ باڵا دەست بە چۆن توانیمان بەرگری لە کەرکووک و لە ناوچەکانی تری کوردستان بکەین بە هەمان شێوە ئێمە دەمانتوانی پارێزگاری لە خوشک و برایەزیدەکانمان بکەین وە قەت نەماندەیەش تووشی ئەم کارە ساتە من کە بەسەریان هات